هەمووشمان هەموو تایفەکە بگیرین ئێمە سڵحی لەگەڵ ناکەین ئێمە خوێنی خۆمانەیە عەلا. سەرەتا کوڕەکەم هاتبووە بچێ بۆ ئەو سوپەرمارکێتە شت بکڕێ خۆی و ژنەکەی و ئەو کوڕە شەهیدەکەم لەگەڵ یابووە. ئەم کوڕە ڕێگەی لێگرتووە کە ڕێگەی لێگرتووە ئەم پێشی وتووە هەتا پێی و تۆ وازم لێ بێنە من تەعزیەبارم ئەم هەروازی لێ نەهێناوە. سەرە ڕای ئەوە خۆی زۆر بە سەربەرزی بە ئازایەتی باسی کوشتنی کوڕەکەمی کرد باسی ئەوەی کرد حاکموتی 12 فیشەکە تەقانوتی نەخێر 14 فیشەکەم تەقانووە یعنی شتەکانی خۆی زۆر بە جەریئانە باس کرد. ئەو فەرماهینێکی مامۆستای مەشقی کۆماندۆیە ڕەسیدەکەی واناوە بە دڵی کوڕەکەمەوە بۆ کوشتن ئەو پیلانی بۆ داڕشت بوو. ئێستاش باوکی واز لە ئێمە نایەنە هەر خەریکی تۆمەت و بوختانە دەمێڵێ تعدایان لە کچەکەم کردووە دەمێڵێت تعدایان لە ژنەکەم کردووە دەمێڵێ پەلاماری نازانم سنگ و بەرۆکی ژنەکەمیان ناوە. خەڵک تۆ فەرماندەیەکی چۆن ژن و مناڵ و کچ سووکەکەی بۆ لای خەڵک عیب ناکەیت بوختان بۆ کوڕی من دروستەکەی ئێمە شەرەف و ناموسمان لا گرانە ئێمە پێمان عیبە ئەم قسانە عیبە بۆ تۆ لای خۆی بەخۆتەڵەی پیاو ئەوە دڵنیابێ هەر هەمووشمان هەموو تایفەکە بگیرین ئێمە سڵحی لەگەڵ ناکەین ئێمە خوێنی خۆمانەیە عەلا.